لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اجعلنا للمتقين إماما. جارا برنامج كمان برنامج بيشنبون وكو برنامج كمان وكو خليشي دريش خانة كباسي سنبابتك ما كرت كباسي بنسينكاني بينز بنسينكاني برهميناني بيشنجمان ذكر باسی پێنج یاسا دەکەین یان پێنج بنچینە سەرەکیمان دەمانەوێت باس بکەین. ئەو پێنج بنچینە سەرەکی دەبێتە هۆی ئەوەی کە بتوانین پێشەنگیەکی کەسێک دروست بکەین کە کەسێک بەڕاستی سیفەتی قیادی تێدابی، سیفەتی پێشەنگبوونی تێدابی. زۆر پێشەنگبوونێک وەکو دیارە ئێمە بەسمان لە پێشەنگبوونێکە کە پەیامی هەبی، کە بەهای هەبی، هاوسەنگبی لە ژیاندا. بۆ یەکەم قیەم کە کاتێک باسمان کرد گوتمان هەندێک کە باسی یەکەم بنچینە باسی قیەممان کرد. قیەمیشمان کردە پێنج بەش. لە پاشەوەی لە دووەمیشمان گوتمە باسی پلاندان دەکەین، پلاندانەنیش دەکەینە پێنج بەش. لە پاشەوەی باسی پەیوەندیەکان دەکەین کە بە هەمان شێوە کەسێکی پێشەنگبوون دەیە لە ڕووی پەیوەندی بەهێزبی، هەروە لە ڕووی توانایەکان ئەوش بە هەمان شێوە ئەو چارەم بابەتە پانسارەم بچینێ، هەروە ئینجازات، ئەو ئینجازاتانەی کە پێویستە کەسی پێشەنگ بکە. کەواتە پێنج بنچینەی سەرەکیمان هەیە، هەر بنچینەیەش دەکرێتە پێنج بابەت. بابەت یەکەمان کە بنچینەیەکەمە باس کرد کە بەهایەکان یەکەم شت باسی بەهای ئیمانیمان کرد، بەهای ئیمانیمان کرد و پێنج بابەتمان باس کرد کە لە مەسائیلی عیبادەت و هەروە تەزکیە و هەروەها مەسەلەی کە کەسێک بێت تەوەکولی لەو بابەتە لەسەر خوای پەروەردگار گوتمە بابەتە قیەمە ئیمانیەکە یاریگەریان هەیە لەسەر قیەمەکانی تر. کە بۆ ڕۆمە باسی قیەمی دەرونی دەکەین، بەهای دەرونیەکان کە بەهای ئیمانیەکانمان باسی پێنج بەهای ئیمانیمان کرد لە چەند ئەڵقەیەکی جیاوازدا. ئەمڕۆژ باسی بەهایە دەرونیەکان دەکەین. وەکو دیارە کە کاتێک دەگەڕێن لەسەر مرۆڤ کە کاتی خوای پەروەردگار باسی مرۆڤی کردیە، باسی نەفسی کردیە، باسی نەفسی مطمئینەی کردیە، باسی نەفسێکی کرد ئەمارەتون بالسوء، باسی نەفسێکی کردیە کە سەیئە، کە خراپە، ئینە نەفسە لە ئەمارەتون بالسوء، هەروە باسی نەفسێکی کە لەوامەی کردیە، هەوە باسی نەفسی مطمئینەی کردیە. دیارە کە یەک لە مەبەستەکانی قورئان هاتووە بۆ ئەوەی ئینسانێک دروست بکە، مرۆڤێک دروست بکە لە ڕووی دەرونێکی پاک بێ، لە ڕووی دەرونێکی هاوسەنجی هەبێ، لە ڕووی دەرونێکی خاچی هەبێ، لە ڕووی دەرونێکی نەرمونیانی هەبێ. بۆیە مەدیان ڕۆباسی ئەم بەهایە دەرونیانە دەکەین کە پێویستە کەسی پێشەنگ خۆی پێ بڕازێنێتەوە. کە باسی پێشەنگبوونێک دەکەین کە پێشەنگێک کە کاریگەری هەبێ ڕاستی پێشەنگبوونێکی کە بەردەوام بێ فەستەقیم کەما ئومرت، کە ئیستیقامەکە بەو شێوەیە کە خوای پەروەردگار دەوێت. بۆیە قیەمە نەفسیەکان کە ئەویشدا ئەو قیەمانە باز دەکەین کە وەکو دیارە قاعدەیەکمان هەیە تەرک المحرەماتی ئەولا من فعل الخەیڕات، کە ئەگەر بێت و دووشت هەبی کردن و هەروەها نەهی محرەمات ئەولاترە لە چ من فعل الخەیڕات. بۆیە دێت تەخەلی ئەولا من التەحەلی، بریتیە لەوەی کە تو واز لە شتێک بینی کە ئەو شتە دەردێکە، نەخۆشیەکە، هەروە سیفەتێکی خراپە وازی لێ بینی لەوەی چاکتر خۆت بڕازێنی و بە سیفەتێک چاکە. یعنی ئەگەر بێت و هەر فرێدانی سیفەتی خراپ ئەو سیفەتە خراپەت، ئەگەر بێت و فرێدا ڕاستەخۆ سیفەتە چاکەی وەردەگری. بۆیە دەڵێ التەخەلی ئەولا من التەحەلی. بۆیە مە بابەتی هەندێک بابەتی دەرونی باز دەکەین، لەو قیەمە دەرونیانە باز دەکەین کە پێنج بنچینەمان دانایە لە قیەمە نەفسیەکان، پێنج بنچینە سەرەکیمان دانایە لە قیەمە نەفسیەکان کە پێویستە کەسی پێشەنگ لەو پێنج ڕەوشتەی خۆی دوورکاتەوە. یەکەم دوورکەوتنەوە لە دوو دڵی کە باز دەکەین، هەروە دوورکەوتنە لە گرێی دەرونیەکان کە ئینسانەکان کە توش دەبن، هەورا دوورکەوتنەوە لە ڕابردووی خۆش و ناخۆش. زاروەیە ئەو کەسە لە ڕابردوویەکی خۆشی هەیە ناخۆشی هەیە کە خۆی دەبەستەوە بە شتێکی ڕابردوو هەیە کێک باز دەکەین، هەروە دوورکەوتنەوە لە لە تووڕەبوون، دوورکەوتنەوە لە دووڕەبوون، هەروەها دوورکەوتنەوە لە غوڕور و هەروە خۆبەزانی و بە گەورەزانی. کەواتە ئەو پێنج بابەتانە پێی دەڵێن قیەمی نەفسی، گوتمە التەخەلی ئەولا من التەحەلی، خۆڕازە ئەو دوورکەوتنەوە لە هەندێک ئەو کارانەی کە دەبنەوە هۆی ئەوەی هەڵسوکەوتی ئینسان تێک دەدا چاکتر و باشترەوەی کە ئینسانەکان خۆ بڕازێنەوە تەحەلی بکەن. بۆی بابەتی یەکەم کە باز دەکەن دوورکەوتنە لە دڕڕاوچێ،
کەسێک دەهوێت پێشەنگێکی چاک بێ دەوێت پێشەنگێکی هاوسەنگ بێ لە ڕووی دەرونی چونکە تو ئێستا کە دەتەوێت شت پێشکەشی خەڵک بکەیت ئامۆژگاری خەڵک بکەیت ببێ کەسێکی پێشەنگ ببێ کەسێکی پێشەوە کاتێکە گربێت و لە ڕووی دەرونی خەلەلت هەبێ ناتوانێت ئەو ئینجازاتە بکەیت یان بە شێوەیەکی هەڵا یان بە شێوەیەکی جوان بەرهەمەکەت پێشکەش خەڵک ناکەیت بۆیە ئەگەر بێت و مرۆڤی پێشەنگ دەبێت دوور بێت لە دەڕاوچێ کە دەبێتە هۆی تێکچوونی باری دەرونی کە دەڕاوچێ کە بەسەی قەلق کە قەلق لەسی زۆر جارێ کەسێک دەبتە پێشەنگ لە پاش ئەوەی کە کارێکی جوانی کرد لەوەی دەترسێ ئەو جارێک کارەکە بکاتەوە لەوەی دەترسێت کە کارە بکات و دەڵێ لە ناو مێشخۆی بۆ دروست دەبێت ئاگەر بێتەوە کارم کرد و چێ دەڵێت زەماوەر یان خەڵک پێ ڕازیە ئایا ڕەخنەمەنی ناگیرێ ئایا غەڵەت ناکەم ئایا بە شێوەیە خەڵک هەڵسو خۆتم لەگەر دەکا بۆیە تووشی دڵڕاوچێ دەبێت ئەو دڵڕاوچێ وای لێ دەکە لەوانێتە لەوانەیە تووشی سبی تووشی ساربوونەوە بی هەروواز لە ئیشەکە بێ بۆیە ئەگەر بێت و کار لە داهاتوو دەکاتەوە چی بکات چۆن بێت و زیادەڕەوی تێدەکات و بەمەش لە کارەکەی دەترسێت ینی زۆر لە کارەکەی دەکەیت دەهێوێ بیکا لە داهاتوو کارێک دەهێوێ بیکە بەڵام ئەو کارەکە چەندەها فکرکردنەوەیەکی نەرێنی دەکا کە بە شێوەیەک لە ڕووی دەرونی قەلەقی لە بۆ دروست دەبێت لە پاشەوەی هێدی سار دەبتەوە ئایا سەر دەکەوم ئایا سەر ناکەوم لەو کاتی دەبتە هۆی ئەوەی تووشی دڵڕاوکێک دەبێت بۆیە هۆکارەکانی دڵڕاوچێ وەکو باز دەکەن یەکەمیان لاوازی دەرونی ئەو ئینسان لە ڕووی دەرونی لاوازە وەکو باسمان کرد کە دەرون لاوازی کە بریتێ دەگەڕێت و سەر بڕوابوون کە ئەگەر بێت و قیەمە ئیمانیەکان قیەمە خواناسیەکانی بەهێز بێ ئەو کەسە بەڕ بە شێوەیەک لە شێوەکەن دەبتە هۆی چی دەبتە هۆی ئەوەی کە توانایەکی چاچی هەبی و هەروەها دەرونێکی لاوازی نابێت بەڵکو دەرونێکی بەهێز دەبێت بۆیە المؤمن القوی کە خوای پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی مؤمنی بەهێز کردی هەم لە ڕووی جەستە هەم لە ڕووی دەرون ئەگەر بێت و ئینسانی ئیماندار دەرونێکی بەهێزی هەبی بەڕاستی تووشی قەلق نابێت تووشی ئەوە نابێت تووشی دڵنی نابێت بەڵکو ئیشەکان بەو شێوەی دەکا کە خوای پەروەردگار پێ ڕازێ و هەوڵی لە بۆ دەدا و ئەگەر بێت و سەریش نەکەوت ئەگەر بێت و نەتیجەی نەبوو ئەو ڕاستەخۆ دەرێ ماشاء الله فعل ئەو قەدەری خوای گەورە وما تشاءون إلا يشاء الله ڕاستەخۆ ئەو بەهێزی دەداتەخۆ هەروەها لاوازبوون بە بڕوابوون بە ذاتی خۆی هەروەها کەسێک لەوانەیە و کەسانی تووشی دڵڕاوچێ دوودڵی دەبن کە کاتێک دەبینی زۆر زاروێ لە کۆلێژدا قوتابیەک هەردەستینی کە قوتابیە شەرم دەکا یان بڕوابوونی بەخۆی نیە پێویستە ئەو کەسە بڕوابوونی لە بۆ بەهێز بکەیت کە ئینسان توانەیەکی بەمەسم لە بڕوابوونێک بی لە سنووردار بێت نەک بڕوابوونێکی هەوایی بێ وەکو دەبدەبە بێ لە پاشەوە کەسەکە بۆی بەدرکەوێتن هەفیا خۆی تێکرا وەکو دەبدەبە گەورە بۆ گەورە لەوە پاش ئەوەی دەتەقێت بەڵکو بڕوابوونێک بێ کە بەقەدەر ذاتی ئەو کەسە بەقەدەر ذاتی خۆ دەبێ بڕوابوونێکی تەواوت هەبێ لەم کارە دەتوانی کارەکەت سەرکەوتی بێ هەرتووە ترسان یەک لەو شتانە کە ترسان لەسەر نەکەوتن زۆر کەسەیە کە کارێک دەکا دەنگێکی خۆشی هەیە لە قورئان خوێندن بەڵام دەترسێ لەوەی کە کەسێک لەوەیە مەشهور بەبەوەی کە قارئێکی باشە لە پاشەوەی دەترسێ قورئانەکە بخوێ غەڵەتی لێ بگرێ نا حتا ئینسان غەڵەت نەکا هەتا ئینسان ڕخنەی نەژیرێ هەتا ئینسان شتی بۆ ڕاست نەکرێتەوە بەڕاستی گەورە نابێ گەورە نایە بۆیە نابی ڕەخنەگرتن و هەروەها ئامۆژگاریکردن وەت لێ بکە کەواز لە کارەکەت بینی بەڵکو زۆر باسای کارەکەت بکە ئەو هەڵانەی هەیتت ڕاستەوخۆ دەبتە هۆی چیە چونکە کارکردن دەبتە هۆی ئەوەی چیە ئەگەر بێت و کارەکەی نەکەی دوودڵیت هەبی کەواتە کارەکەت هەروەک خۆ دەمینی و ئەو ترسەت هەردەمینێ هەروەها لە خۆش یەقین نابی ئایا قڕائەتەکەت یان خوێندنەکەی قورئان خوێندنەوەیەکی چاکەیانە بەڵام ئەگەر بێت و خوێنتەوە بەبێت ترستەوانێ دوو خەڵەت هەبێ هەڵەیەک هەبێ لەو کاتی لە بۆ چا دەکەن لە پاشەوە زارێکی تر ئەو هەڵەی دووبار ناکەوە ئەو نمونەکەمان لەسەر بابەتی قورئان وەگەر بێت و کەسەکە پێشەنگی پێشەنگێک لە بواری قورئاندا بە هەمان شێوە ئەگەر بێت و خەڵکی بێژی چاک بێ دەبی خۆی ئامادە بکە و هەروە نەشترسی ئەگەر بێت و خەڵی بێژی چاک لێ بێ وڵای ئەو کەسە ڕەوانەی ڕەخەمنەی لێ بگرێ لەوانەیە ئێستا کە نەقدێکم لێ بگرێ لەوانەیە بەری کاکە و حەدیثت بەو شێوەی خوێنتەوە فەرمودەت بەو شێوەی بێڵێ و مەترسێ بەڵام تۆ ئەهلبی لە بۆ ئەو مەبەستا لە پاشەوە ئەگەر بێت و هەڵەیەکت کرد و هەڵەکەش ڕەخنەیانێکی ڕەخنەکەت قبوڵ کەو کەواتە لەوە ترس لەسەر نەکەوتن مەترسێ لەسەر نەکەوتن چونکە بەڕاستی ئەوە تاک و شکست نەخۆی بەڕاستی گەورە نابی هەروە زۆر جارەیە کەسەکە کە گرەی دەرونی هەیە لە بچووکی وەی لێکراوە کە کەسەکە بەردەوام سیقەی بەخۆنە بێت تووشی دڵڕاوچێوی و هەروەها هەر کارێکی کردی و بە شێوەیەک لە شێوەکان کەپیان کردی ئەو کەسە بوویتەوە ئەوەی لە هیچ کارێکدا ناتوان ئیلا دڵڕاوچێ هەیە ئەنێ گچکەترین ئیشێکە تاک و گەورەترین ئیشێکە دڵڕاوچێ بۆیە باز دەکەین کە پێشەنگ ئەو کەسێ دەوێت ببێتە پێشەنگێک لە هەر بوارێک بێ دەبێت دڵڕاوچەی نەبی جورئەتی هەبێ بەڵام جورئەتەکەش گوتمان لەسەر ئەساسی چی بێ لەسەر ئەساسی توانایی بی لەسەر ئەساسی ڕوا بخۆم بی هەروە لەسەر ئەساسی دەرونێکی بەهێزت هەبێ
بۆ ئەگەر بێت و کەسێک دڵڕاوچێ هەبوو چۆن چارەسەر بکەین؟ دیارە چارەسەرکردنی دڵڕاوچی یەکەمیان بڕوابوون بە ئەڵڵا تەعالە، کەوا بابەتێکی گرینگە کە بڕوابوون دەبتە هۆی ئەوەی ئەو کەسە لە دڵڕاوچێ دووری دێختەوە کە کارێک دەکا ئەو کارە ئەنجامەکە لە لای خۆی پەروەردگارە. تۆ تەنها ئەخذ بالئسبابەت هەیە، سبەبەکان دەگری، هۆکارەکان دەگریە بەر کاتی هۆکارەکانی نەتیجەکە نەبوو تۆ دەبێت ڕازی بۆی چیە بە قەزا و قەدەری خۆی پەروەردگار. بۆیە بڕوابوون بە قەزا و قەدەری خۆی پەروەردگار دەبتە هۆی ئەوەی چیە کە ئینسانەکە کە بڕوایەکەی بەهێز دەکا، بڕوایەکەی بەهێز. بۆیە کاتێک خۆی پەروەردگار باسی ئافرەت دەکا وعاشرهن بالمعروف کە دەرێ بە جوانترین شێوە لەگەڵی هەڵس و کەوت بکەن، فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. بجوانترین شێوە لەگەریان هەڵس و کەوت بکەن، لەگەریان نەرم بن، لەگەریان لەسەر خۆ بن. فإن كرهتموهن ئەگەر بێت و شتێکتان دیت لەو ئافرەتەی بەدڵیتونیە، فعسى أن تكرهوا شيئا لەوانەیە ئەو شتەی لەو ئافرەتەیدایە ڕاستە تۆ پێت ناخۆشە، بەڵام ويجعل الله فيه خيرا كثيرا لەوانەیە خوای پەروەردگار چیە خێرێکی زۆری تێداوی. بۆیە خوای پەروەردگار کاتی باسی قیتال دەکات كتب عليكم القتال وهو كره لكم وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون. کەواتە ئەو بابەتانی کە بابەتی دنیاوینە تۆ دەتەوێت کارێک بکەیت، دەسێدا یعنی کاتێک کەسێکی پێشەنجی دەتەوێت کارێک بکەیت، ئەو کارە سەرناکەوی ئەوە لەو کاتێک کارەکە هەموو هەوڵی خۆت لە بۆدایە و نەتیجەکە بەڵام بەدەست نەهێنا پێویست ناکە لێرە تووشی دڵڕاوچێ بی لە پاش ئەوەی بەڵکو دەری عەسان لەو کاتە دەرەیە خوای پەروەردگار شاء ما فعل وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين. بۆیە ئیستیغفار و هەروەها دوعاکردن لە بۆی کە کاتێک خوای پەروەردگار سەر دەبێ خۆرەوە ئیستیعانە بە خوای پەروەردگار بکەی، هەروەها نەترسان لە داهاتوو کە بەڕاستی کە مستەقبەلی ئێمە مەبەستەکەمان مستەقبەلی کە داهاتوو ئێمە هەموو دیاریکراوە ئەمە تەنها هەوڵی لە بۆ دەدەین نەتیجەکە چیە؟ نەتیجەکە ئەسباب اتخاذ بە ئەسبابەکەی دەکەین، نەتیجەکەش لە لای خوای پەروەردگارە لەو کاتەی کەسەکە دڵڕاوچەی بۆ دروست نابێت. بۆیە مەسەلەی دڵڕاوچێ دەبێ مرۆڤەکان یان کەسی پێشەنگ بە هەموو شێوەیەک چیە بە هەموو شێوەیەک لێی دوور بکە. بەڵام کاتێک پێشەنگ بوون تەنها دەبتە بۆ پارە، یعنی بەهای تێدا نامینی، هەروەها کەسەکە خاوەن پێیان نییە وەکو ئەو پێشەنگانی ئێستاکە دەبینیت چەندا کۆمەڵە پێشەنگە ئەگەر بێت و باسی ئێستاکە باسی کە کەسی عالم هەیە کە ئەگەر بێت و فەریقێک لە فەریقانی یاریزانێک لەوری یاریزانە قەلەقها ئایا دەتوانی کاس بێنی ناتوانی کاس بێنی، ئایا دەتوانی گۆڵ بکە ئایا ناتوانی گۆڵ بکە، یعنی ئەو قەلەقیە تووشی دڵڕاوچێ بوونە. بەڵام ئەگەر بێت و کەسێک لەو لایبانە بڕواایش تەواوی بخۆی بێترس دەسە ناو گۆڕەپانەکەی بێترس دەسی گەمەکەی دەکا و بێترسیش دەسی دەباتەوە. یعنی داهاتوەکەی چیە؟ داهاتوەکەی ترسی لە داهاتونیە ببات و یان بدۆڕێنی. مهم ئەو دەیهوێت چیە؟ دەیهوێت جوانترین یاریکە و بە جوانترین شێوە چیە ئەدایەکی جوان پیشان بدە. لێرە مەبەستەکەی چیە؟ ئەو یاریزانە مەبەستەکەی لێرە ڕاستە برنەوەکە کە غایەتە، بەڵام ئەگەر بێت و بە جوانترین شێوە بە ڕێکترین شێوە ئەو کەسا یاریەکەی بکە و هەروە ئەدایەکی جوانی هەبی لەوانەیە ئەگەر بێت و بشدۆڕێنی پێی زۆر ئاسایی بیبرێ وڵی کاکەمە یاریەشی جوانمان کردو، هەروەها ئەو کەسەی بەرامبەرەوە بەڕاستی بەهێز بۆ ئەوانیش یاریەشی جوانیان کردو، یعنی بە شێوەیەکی ئیجابی لێک دەدا و هەروە ئینشاءڵڵا لە داهاتوو دەتوانین بینەوە. بە هەمان شێوە لە هەموو کارێکدا ئەو کەسانەی کە کاری پێشەنگ بوون دەکەن لە کارێکی داویبی یان لە کارێکی ڕێکلامی یان لە کارێکی دەرهێنانی فلیمێک بی کە ئەو فلیمەکەمە بەزدار بی و هەروە بۆ بەهای جوانەکان بی، لەو کاتە و ئینسانە دڵڕاوچەی توش نەبێ برێوای کارم سەردەکەوی یان سەر ناکەوی ئیشەکەی بە جوانترین شێوەی بکە و هەروەها ئەوەکەی تریشتە تەوەکولی لەسەر خوای بێ ومن يتوكل على الله فهو حسبه. هەر کەسێک تەوەکولی لە خوای پەروەردگار کرد گوتمان تەوەکولیش فإذا عزمت فتوكل على الله، عزم بریتە ئیرادەتە بیکارەکەی دەکەی ئینزا تەوەکل لەسەر خوای پەروەردگار دەکەی. لەو کاتێک ئەگەر بێت و نەزاحەت هینا ئەوە حەمد و سوپاسی خوای پەروەردگار دەکەی، ئەگەر بێت و نەزاحەتیش نەهینە ئەوە دەبتە هۆی چێ؟ دەبتە هۆی ئەوەی کە تۆ لەو هەڵانە فێر بووی دەتوانیت چەند لە نوێ کارەکە دەست بکە و کارەکە بە شێوەیەکی ڕێک و پێکتر بکەی، پێویست ناکە خۆت تووشی دوو دڵی بکەیت. کەواتە قەڵق کە یەک لەو شتانە کە پێویستە پێشەنگ لێ دوورکەوتەوە بریتە لە دڵڕاوچێ. دووەم کە صیفەت کە پێویستە بە هەمان شێوە قیەمی نەفسی یان قیەمی دەرونینە کە بەهای دەرونینە، ئەو بەها دەرونیە گوتمە التەخەلی ئەولا من التەحەلی، دوورکەوتنەوە لە کارەکان چاکترنەوەی بیکەی، کەواتە دوورکەوتنەوە لە گرەی دەرونی. ئەگەر بێت و گرەی دەرونی زۆر جار ئەو گرەی دەرونی یادێکە، یادێکی کۆنە کە گرەی بۆ مرۆڤەکە دروست کردووە.
ئەو یادەکۆنە بوویتە هۆی ئەوەی کە خەلفیەیەکی لە بۆ دروست کردیە، فیدباکێکی لە بۆ دروست کردیە. ئینجا ئەو فیدباکە جاروێ لەگەر مرۆڤێکە، جاروێ ئەو گرێکۆرەیە لەگەر شارێکە، جاروێ ئەو گرێکۆرە لەگەر بنەماڵەیەکە، ینی جاروێ لەگەر ڕەنگە، جاروێ لەگەر خودی تەیرێکە. دەبینین گرەیەکی لە بۆ دروست بە گرێکی درێن لە دروست بە یادێکی کۆنێ هەیە بۆ دروست دەبێ بڕوا نەبوون بە کەسەکان یان وازهێنان لە کارێک دەڵێت خەڵک سەیری ناکات و ڕێزم ناگرن. ئەو بابەتانە زۆر زار هەیە. ئەمە هەر کار بۆیە زۆر زارێک کەسێکی باخوازمانی تێکە باخوازێکی باشیش بە بەس لەبەر ئەوەی خەڵک لەوانەیە هەندێک خەڵک ڕخنیان لێگربی، هەندێک خەڵک توانزیان لێدابی، هەندێک خەڵک بەڕاستی جونێویان پێدابی، ئەو کەسە تووشی ساردی بوویتەوە. لێرە گرەیەکی لە بۆ خۆی دروست کردیە کە ئەنەما دەڵێ وا خۆی قناعەت دەینی بەڕاستی یعنی بە شێوەیەک لە شێوەکان دیارە ئەو کەسە ئەو خەڵکێکی خراپە کە بە شێوێکی ئەو خەڵکە شایانی ئەوەی کە بەڕاستی ئامۆژگاریان بکەم با خەڵک هەموو بستە دۆزەخ. بەڕاستی پێشەنگ بوون بە هیچ شێوەیەک ناوی بۆ شێوە فکر بکاتەوە بیر بکاتەوە بەڵکو بەردەوام بی لە ئیشی چاکە. وەکو دەبینین نوح عەلەیهی سەلام کە چەند ساڵانێک بەردەوام بوو لە داواکرد قەت گرێیەکی بۆ دروست نەبوو، قەدرێکی ئاخیرەکەی کە بە شێوەیەک لە شێوەکان کە بڕیاریدا کە شەکوای حالی خۆی لە لای خوای پەروەردگار بکە و وا مەشیەتیش بکە خوای پەروەردگار بۆ شێوە لە ناویان بە بۆیە کەسی داعی بە هیچ شێوەک ناوێ کە تووشی گرەی دەرونی بی لەگەر خەڵک یان گرەی دەرونی لەگەر گوندێک بی. بۆ نمونە زۆر زاری مامۆستایەکی ئاینی لە شوێن لە گوندێکدا دەڵێم کاکە ئەو خەڵکە و گوندە بەڕاستی هەر مەلابس و دەریان دەکەن. ئەوە بوویتە گرەیەکی دەرونی لەگەر ئەو خەڵکە کەواتە ڕاستە خۆت و بە خۆت ئەگەر بێت و دەرکرای ئەو دەرکردنە دەبی وا لەو خەڵکەی بکەی کە جارێشتن نەتوانن مەلای دەربکەن. مامۆستای ئاینی دەنەکەن بۆیە دەبتە هۆی گرەیەکی دەرونی. بۆی هەر کاتێک پێشەنگ بوون تەنها بۆ پارە بوو بە هەمان شێوە تەنها بە هەمان شێوە چۆن تووشی دڵڕاوشێ دەبی بە هەمان شێوە گرەی دەرونیشی بۆ دروست دەبی. گرەی دەرونی توش دەبی لەسەر ئەو شتانێک کە بەسەر هاتیە بە هیچ شێوەیە خۆی لێ نادا. زۆر زار بێ ئەگەر بێت و ئەو کەسانێک کە ئەکتەرن ئەگەر بێت و لەگەر مخریزێکدا ئەو مخریزە بە شێوەیەک لە شێوەیەکان لەگەری چاک نەبن ڕاستەوخۆ هەتا لە بیری ناکە. بۆیە بەردەوام تێزەمی دەکا و بەردەوام باسی دەکا و گرەیەکی لە بۆ دروست بە چونکە ئەسڵەن ئیشەکەی لە بۆ چوو بە ئەو ئیشە لە بۆ ئەوەی نەبووە کە خزمەتێک بکە. تۆن هەم مەبەستەکەی چێ مەبەستەکەی بوویتە کاسبیکردن کە بوویتە کاسبیکردن کەواتە لێرە تووشی گرەیەکی چیە دەرونی بە. بۆیە گرەیەکان چەند بڕیارێکن دەربارەی خۆی، یعنی کەسەکە دەربارەی خۆی چەند بڕیارێک دەکەدا کە لە حەقیقەتدا وانە بۆی پێویستە ئەو گریانە چارەسەر بکرێ. وەکوتم گرەیەکان زاروێ بشتەکان دەبەسرێتەوە وەکو ڕەنگ کەسەکە دەرێ ئەو ڕەنگە لێم نایە کە ئەو گرێشی دەرونی یان سیارە درێ و سیارێگە بکڕم هۆ بەسەدەی یان هاتنی فلان کەس کات میوانم دەبی ئەگەر بێت فلان کەس میوام و یان بچمە فلان شوێن بەو شێوە دەبی یان ئەگەر بێت و ئاژەڵێک زاروێ بە ئاژەڵ باش کردوێشی دەکەم بە پێشمان دابسی بەڕاستی ڕۆژێکی ناخۆشە. ئەو بابەتانە بە هیچ شێوەیەک ناوی ئینسانی موسڵمان گرەی دەرونی لە بۆ خۆ دروست بکە. بۆیە کاتێک مرۆڤێک هەڵەیەک لەگەر دەکا هەڵەیەک دەگەر هەر ئەم کاتە وا پێویستە ینی بۆ نمونە کاتێک دەمانەوەی گرەی دەرونی دروست نەبی هەر کاتێک کەسێک هەڵەیەک لەگەر دەکا یان ئەو هەڵەی ڕاستەخۆ پێی بڵێ کە چارەسەر بکە ئەو هەڵت لەگەرم کردیە پێویستە شێوەیەک لە شێوەیەکە چارەسەر یان ئەوتەی گەردەنی ئازاکەوە لە بۆ خوای پەروەردگاری بەجێ بێڵێ. لەو دوو حالەتەی نییە مەیهێڵەوە لە بۆچی لە بۆ دوو ڕۆژی دی سێ ڕۆژ دی مانگێکی تر ساڵێکی تر ئەگەر بێت و هەردەمای دیتت بە هەمان شێوە بەسەر و چاویدا بدەیەوە یان هەر کاتێک دیت و ئەو خەلفیەت لە بۆ بێتەوە کە گرێشی دەرونی بی بە هەم شێوە خۆلەوە کەسەی پارێزی زۆر زارەکە ئینسانەکان کاتێک دەرێن ئەگەر فلان کەس لەو مەجلیسی سەیبی ئەم بە هیچ شێوەیەک نایەمێ ئەو مەجلیسەی بەڕاستی ئەو گرەی دەرونیە تۆ خۆت بەستیەوە بە هاتنی کەسێک و نەهاتنی کەسێک دەبی لێ گرەیەکانی دەرونی خۆت ئەگەر بێت و پێشەنگێشی ڕاستەقینی پێشەنگێکی هاوسەنج بە هیچ شێوەیەک گرەی دەرونی دروست دەکەن. بۆی خوای پەروەردگار کاتێک الذین ينفقون في السراء والضراء کە دەبینی ئەو کەسانەی کە هیچ گرێ کۆرەیان لە بۆ دروست نەبووە ئەگەر بێت و هەم بی و نەم بی هەر ئینفاق دەکەن. یعنی لەکنیان زۆر ئاساییە چ دەوڵەمەند من چ ئەگەر بێت و في السراء والضراء لە خۆشی و ناخۆشیدا دەبەخشن نەک وەکو کۆمەڵە کەسی کاتێک کە ئەو بابەتەی دەکاتە چی گریتە گرێ کۆرە هەموو ڕۆژە دەنووزێتەوە. والكاظمين الغيظ هەروە بە هەمان شێوە كاظمين الغيظ والعافين عن الناس هەروە ئەو کەسەی کە تووڕەبوونەکانی خۆی دەخواتەوە والعافين عن الناس
بۆیە کە کاتێک وەک کاظم کەظمی غەیظەکە تەنها ناهێڵتەوە کەظمکردن لەو کاتەیە کە کەسەکە تووڕە دەبێ دەری نابڕێ والعافین عن الناس لە پاشەوە لێی خۆش دەبێ لە پاشەوەی باس ناکە والله يحب المحسنين خوای پەروەردگار ئەو کەسانەی خۆش دەبێ کە محسنین. ان شاء الله لە بەرنامەی داهاتوو باسی چارەسەرەکانی گرەی دەرونی دەکەین کە بەرنامەکەمان مابوو کە کاتەکەمان تەواو بوو کە لێرە باسی بەهایە دەرونیەکانمان دەکرد. یەکەمیان کە باسی دڵڕاوشێمان کردو هەر باسی چارەسەریەکەمان کردو هەرەوە باسی گرەی دەرونیشمان کردو. لە دەرسی لەوانەی داهاتوو ان شاء الله باسی چارەسەرەکانی دەکەین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.